کاتژمێر 11:20 بوو تقریبا ئەو برایم تەلەفۆنی کرد بۆ ڕەحمەتی برام بزان لەکوێیە تر پۆلیسی وەڵامی داوە وتی براکەتان وا کوژراوە لە نەخۆشخانەیەوە وەرن بۆ نەخۆشخانە تر ئێمە چوین بۆ نەخۆشخانە لەوێ سێرەکەین جەنازەکەی لێوێ دوو فشێکی سێ فشێکی بەرکەوتووە لە نزیک خاڵی پۆلیسەکان بڵێن زۆر لە 30 مەتر لە پۆلیسەکانەوە دوورە تەقەی لێکراوە 20 مەتریش لە نەخۆشخانەوە دوورە تر هەر یەکسەر شتەکە وەک چۆن بڵێ ئامادەکاریان بۆی کردبێ پێشوەخت هەموو کامەرەکانیان لە کار کەوتوو بوو بڵێن کوژاندوو بوویانەوە بۆی حادسەکە دەرنەکەوێ کامیرەکانی دایری کارەبا ئەو کامیرەی نەخۆشخانە کە ڕووی لە حادسەکەی ئەوانە هەمویان کوژاندوو بوویەوە ئەو وەختەیش کارەبا کارەبا بڕابوو ئیتر هەر 10 دقەی پێ نەچوو یەکسەر هینەکەیان تەواو کرد لە توبعادلی وەفاتنامەکەیان تەواو گوتیان کاکە وەرن جەنازەکە ببەنەوە تری مشتمان جەنازە نابینەوە تا بکوژەکان دەستگیر نەکرێن معقوڵ نییە لەو شوێنەیە کە زۆرترین هێزی لێیە کەسێ بگوژێەوە ئاگادار نەبن تر جەنازەکەمان نەهێنایەوە بەیانی زوو جەنازەکەمان هێنایەوە بۆ ماڵەوە هیچ کێشەی نەبوو لەگەڵ هیچ کەس تەنانەت ڕۆشتووە لەگەڵیان تۆپێنی کردووە لە سعاتەوە تا 11 شەو تۆپێنی لەگەڵیان کردووە چەندجا چووە بۆ لایەن ئەوان هاتوونە بۆ لای داوایان لەکەین بیان دەرمەدادگا و بە سزای خۆیان بگەن ئێمە وەکو نوێنەرانی پێکاتەی کورد لە قەزای خوڕماتوو کە پێکاتوین لە کۆمەڵێک لە زانایانی ئاینی و سەرۆکۆز و ڕۆشنبیران و چالاکوانانی مەدەنی لە قەزاکە کۆبووینەوە پاش ئەوەی کە کۆبووینەوە گەیشتین بەوەی کە بەیاننامەیەک دەربکەین سەبارەت بەم ڕووداوەی دوایەی کە بووە هۆی تیرۆرکردنی هاوڵاتیەکی کورد لە ناو قەزاکەدا. بسم الله الرحمن الرحیم ولا يسأل عن ذنوبهم المجرمون. دوا بەدوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 و بەڕێکەوتنی هەموو لایەنە سیاسیەکانی کورد و حکوومەتی ناوەندی لەسەر کشانەوەی هێزەکانی پێشمەرگە و ئاسایش لە سنووری خوڕماتوو کە ڕۆڵی سەرەکیان هەبوو لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆرستانی داعش و شارەکەیان پاراست لە پەلامارەکانی تیرۆرستانی داعش هێزەکانی پێشمەرگە کە کشانەوە لە 16 ئۆکتۆبەر هێزە عێراقیەکان هاتنە جێگاکانیان و لە ئەنجامی هێڕش و پەلامارەکانی هەندێک لە هێزە عێراقیەکان لە شارەکەدا کە بووە هۆی ئاوارەبوونێکی بە کۆمەڵی کوردانی قەزاکە و کوشتن و برینداربوونی هاوڵاتیەکی زۆر و پاشان بووە هۆی تاڵان و سوتان و ڕۆخان و تەقانەوەی خانوویەکی زۆری هاوڵاتیانی قەزاکە سەرڕای ئەوەش هاوڵاتیانی قەزاکە کە پێک هاتبوون لە پێکاتەی کوردی گەڕانەوە بۆ شوێنەکانی خۆیان دوای ئەوەی کە گەڕاینەوە دەستی ئاشتی و پێکەوە ژیانمان درێژ کرد و ڕۆڵی جددیمان هەبوو لە پاراستنی ئەمن و ئاسایشی قەزاکە و هاوکار و هەماهەنگیمان هەبوو لەگەڵ ئیدارەی شار و لەگەڵ هێزە ئەمنیەکانی شارە بە تەواوی بە هەموو شێوازێک لەگەڵیان نابووین بۆ پاراستنی ئەمن و ئاسایشی قەزاکە. بەڵام بەداخەوە لە ڕۆژانی ڕابردووە لە ناو قەزای خوڕماتووە هاوڵاتیەکی کورد کە هیچ تاوانێکی نەبووە تەنانەت هاوڵاتیەکی وەرزشوان بووە وەرزشوان خۆی لە خۆیان پەیامی ئاشتی و پێکەوە ژیانی پێیە کە ئەم هاوڵاتیە کوژرا بە شێوەیەکی زۆر غەدر بە شێوەیەکی زۆر زوڵم و ستەم. ئێمە لە دوای کوشتنی ئەو هاوڵاتیە داواکەین لە ئیدارەی شار و لە هێزە ئەمنیەکان بە زووترین کات تاوانباران ئاشکرا بکرێن و بدرێن بە دادگایەکی عادیلانە ئەگەرنا و ئەگەر ئەو تاوانبارانە ئاشکرا نەکرێن و دادگایی نەکرێن و نەدرێن بە دادگا ئێمە ڕێگای ترمان هەیە یەکێک لەوانە خۆپیشاندانێکی بەرفراوان کە داوا ئەکەین لەو خۆپیشاندانە لەو خۆپیشاندانەدا داوا ئەکەین بە زووترین کات تاوانباران کەشف بکرێن و دووهەم گەیاندنی دۆسیەکە و تۆمارکردنی سکاڵای یاسایی لەسەر بکەران و تاوانبارانی ئەم کردەوە قێزەوەنە. سێەم کشانەوەمان لە پرۆسەی ئاشتی لە قەزاکەدا. حاليا من اجاني الخبر أني اتفقت مع شيخنا ومع اخوتنا في الأحزاب بأنه ما أقعد بالقائمة القامية إذا ما نوصل للجنات.
مو من عادة الإدارة أن تستنكر، الإدارة تأخذ إجراءات. تم معاتبتي من إخوتي وأهلي من مكون الطوز اللي هم يعني مو عيب، الدوز مكون تركماني كردي عربي موجود، سني شيعي موجود، هذا واقع حالنا يعني، فشي حلو همينا بالدوز. من عاتبوني قلت لهم ما أقعد إذا ما نوصل للجناد. خلال 48 ساعة استخبارات الشرطة وبجهد استثنائي وصلوا مع الأدلة للجناد. تم إصدار إلقاء القبض على الجناد واللي عددهم 3 يوم السبت. تنفيذ إلقاء القبض هاي شغلات أمنية ما نقدر ندخل بها، ولكن دا تابعهم بكل جد دا يتابعون هذا الموضوع.